ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووکە لە نێو ناحیەی تەکیە بەشێکی زۆری خراپ بووە و سەرەڕای ئەوەی ئاستەنگی بۆ شۆفێران دروست کردووە، هەروەها سیمایەکی ناشرینی بە ناحیەکە بەخشیوە کە وەک دەواازەیەک بە ڕووی گەشتیارانی خواروی عێراقدا سیر دەکرێت. ئەماش نیگەرانی لای هاوڵاتیان و شۆفێران دروست کردووە. بەداخەوە ناحیەی تەکیە لە ڕێی ڕێگاوبانەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە تاکو بڵێ حاڵی خراپە. جادەوبانەکانمان بە تایبەتی ئەم جادە سەرەکیە کە جادەی نێوان هەموو شارەکانی عێراق بە کوردستان و ئەبەستێتەوە زۆر وێرانە خراپ بوو، بۆیە داواکارین بە زووترین کات ئەگەر مشورێ لەم جادەوبانە بخورێ سیمایەکی زۆر ناشرینی بە ناحیەکەمان بەخشیوە. کاتی هەڵبژاردنەکانە دێن لیژنێکێن نەسەری ئەڵێن ئەم جادانە بە زووترین کات ئینشەڵا چاکەکرێت، بەڵام دوای هەڵبژاردن لە بیرە نەچێتەوە هەموو ساڵێک بۆ بانگەشەی هەڵبژاردن بەکارهێن و دواییش ئەوها بەجێ هێڵنەوە خۆی. بەڕاستی ئەم جادەی ناوتەکیە لە هەموو شوێنێکەوە سارەی لەسەر هین سلێمانی بەغا بەسرا حەکی شەوە تا بەیانی ئەم هەموو لۆرە چەمەندۆ هینە هەموو لێرە بۆ بەغاڕوە. بەڕاستی ئەو تەکیە هەموو سێری کەڵێ گۆ لە مەرەزێکی لاتوە ڕێی سیارەمان نییە، ڕێی هیچمانێ داواکەی لەم حکومەتی هەرێمە ئەم جادەیمان بۆ چاکاو. بەڕاستی ئەم جادێت حملەوەی نەما هەموو سارێ بەسەرڕا بە بۆمانچان. چالاکێکی مەدەنی دەڵێت ئەم کابینەی حکوومەتی هەرێم لە بری خزمەتگوزاری و نۆژەنکردنەوەی ڕێگەوبانەکان بووەتە بارێکی گران بەسەر شانی هاوڵاتیانە و زیاتر ئەرکی خروسکردوون. بەڕاستی ئەم کابینەی کە کابینەی نوێی کە دامەزرا کابینەیە بوو باس بریتی بوو لە بارگرانی بۆ خەڵک. مێدەوار و تەمەنای ئەوە دەکەین بەڕاستی خەڵکی کوردستان بەگشتی تەمەنای ئەوە دەکەن ئەو خەڵکانی کە بوونە بارگرانی بۆ خەڵکو ئەو خەڵکانەی بوونە بەوەی کەوا خەڵک لە ناخۆشیدا بژین، ڕۆژێک لە ڕۆژان لە دادگاکانە بیبینین. ئەمڕۆ دەبینی هەموو شتێک بۆتە بارگرانی، ئەمڕۆ دەبینی جادەوبانەکان کە چەندین ساڵێکە خەڵک هاتوچەی لێوە دەکات کە چەندین ساڵە خەڵک و بەتایبەت لەم ناحیەتەکەی ئەم جادەوبانەی کە هەیە کە هەموو عێراق و کوردستان و بگرە دەروی کوردستانش لێرەوە هاتوچۆ دەکات جادەوبانێکە کە چەندین حادیسە و چەندین ڕووداوی هاتوچۆی تێدا ڕوویداوە. بەڕاستی ئەمە کارەساتە کە بەم شێوازە دەڕوە، هەموو بارگرانیە زیاد دەکات، هەموو قورساییەک زیاد دەکات، بەڵام خزمەتگوزاری بەردەوام کەمە کاو نامێنێت. وا بڕیار بوو لە ڕێی قەرزی بانکی نێودەوڵەتیەوە ڕێگای سەرەکی سلێمانی کەرکووک لە بازگەی تاقسوجە تابانی مەقان فراوان بکرێت و نۆژەم بکرێتەوە، بەڵام 100 ڕۆژ تێپەڕیوە و تەنها بڕیاری سەر خاخەزە و هەنگاوێکی کردداری بۆ چاکردنی ڕێگاکە نەنراوە. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، ناحیەی تەکیە.